بێگومان سینەمایەکێکی ترە لەو بابەتە هەرە گرنگانی کە لە تەواوی جیهانە گرنگی پێدێت و بە خۆشحاڵەوە لە هەرێمی کوردستانش خاوەنی چەندی سینەماکاری زۆر باشین کە هەندێک جار کار لەسەر تەواوی ئەو بابەتانە کەن یاخود لە ڕێی کۆڕەکانەوە ئایانوێ جارێکتر زانیاریەکانی خۆیان و گفتوگۆ و قسە و باسەکان لەگەڵ بەشێکی تر لە سینەماکان و لە ئەکتەرانە بە ئەنجام بگەین و شواناتوێکی کە لەو ئەکتەرانەی کە یاخود بڵێن لەو سینەماکارانەی کە ساڵانێکی زۆرە هەمووەکو دەرهێنەر و هەمووەکو ئەکتەر و سینەماکارێکی دیار کاری لە نێو سینەمای کوردیا کردو دیارم ئێوارەیە بنکەی ڕووناکبیری گەلاوێژ وەکو سەکۆیەکی ئازاد و ناوەندێکی ژیاری توانیوێتی کە کۆڕێک بۆ هونەرمەند شوان عەتوف بە ناونیشانی نەئامادەیی سیاسەتی کلتوری سینەماش بنمونە گفتوگۆ قسە و باسی لەسەر کراوە لە کۆڕەکە جگە لە بڵین سینەماکار شوان عەتوف چەندین سینەماکاری تر و بەشێک لە نووسەران و بەشێک لە کەسایەتیە دیارەکانیش گفتوگۆ ئاڵوگۆڕ کرا و قسە و باس لەسەر ئەتەواوی کۆڕەکە و لەسەر ڕەوشی سینەما بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش کرا. بنکەی ڕووناکبینی گەلاوێژ وەک سەکۆیەکی ئازاد و ناوەندێکی ژیاری هەمیشە دەواازەی هاتنەناو و داهێنانی قەڵەم و سەرجەم بەهرە ئازادەکان بۆ هەروە شەمێنێتەوە درەوشانەوەی بەردەوامی ڕووناکبیری و گەشانەوەی هێزرا ڕۆشنگەریەکان ئەرکی هەمیشەیمانە بێت هەر لەو چوارچێوەدا کۆڕێک بە ناونیشانی نەئامادەی سیاسەتی کلتوری سینەما بنمونە ڕێگەخرێت ئەمڕۆ شەممە 28 کاتژمێر 4 پاژنیوەڕۆ لە ناوەندی ڕۆشنگەری چاودێر و بنکەی ڕووناکبیری گەلاوێژ لە ئێوارەیەکدا کۆڕێک بە ناونیشانی نەئامادەی سیاسەتی کلتور سینەما بنمونە بۆ هونەرمەند شوان عەتوف سازکرا و بڕیارە ئەم کۆڕ و چالاکی ڕۆشنبیریانە لە ڕۆژانی شەممە لە هەمان هۆڵدا بەردەوامیان هەبێت.